فمثله كمثل الكلب. نمونەی ئەمە وەکو نمونەی سەگ وایە. نمونەی سەگ چۆنە؟ هەموومان سەگمان دیوە. جا سەگی بەرەڵاش یەکەم سەگ زەلیلترین حەیوانە. ئەو هەمووی لێدەن، دوای کەرتەنانێکی بۆ فڕێدەن، کلکی ڕاوەشێنێدێتەوە بۆ لای ئەربابەکانی خۆی. ئەو کەسەی دینی بەرداوە هەمان شێوەیە، هەزار سوکایەتی وێهانەی پێەکەن، دوای نیموچەی بۆ فڕێدەن، دێکلک ڕاوەشێنێتەوە مەتحیانەکاتەوە، دیسان دێتەوە بەردەستی ئەو کەسە. سەگ لە هەموو شوێنەکە بۆنی پاشوی خۆیەکاتەوە، بۆنی کۆمی خۆیەکاتەوە. حیواناتی تریش بەراز بۆنی کۆمی مینەکەی خۆیەکاتەوە، یا نێرینەکەی ئەکاتەوە، نێرینە ئەکاتەوە، بەڵام هی خۆی ناکاتەوە. لە پیسایی شارژی، بەڵام سەگ هی خۆی بۆ نەکاتەوە. سەگ توانای تەحەمولی لەسەر تینوێتی هەر نییە. هەر ڕوە ئەگەر تینووی بوو لە تاوە گڵەخوا بەو ئەمەلەی شتێکی تیاابێ. ئەوەی کە کافریشە، ئەوەی کە ڕێبازی دینەکەی بەرداوە، دوای ئەوەی ناسیوێتی وای لێ هاتوو، ئەڵێ بە هەر وەسیلەیەک بێ خۆ من قیامەتم لەدەست چوو. هەڵپەی دنیای شەو و ڕۆژی ڕاکەی وەکو ئەم سەگە وایە. ئێوە سەگتان دیوە کە ڕاکە زمانی دەرکێشاوە هانکە هانکێتی؟ هەر بینیشتانە لەبەر سێبەریش دانیشتوە ڕاکشەوە پاڵ کەوتووە کە چی زمانی دەرهێناوە هانکە هانکێتی. فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث. زمانی دەرهێناوە لە هەردوو حاڵەتەکە، ڕاوینەی هەروایە، لێشی گەڕێ هەروایە. ئەو کەسەی کە دنیاویستە و دوای ئەوەی دینەکەی پێگەیشت وازی لێهێنا، بزانە حاڵی چی ئێستا. ڕاکە بە دوای ئەم دەوڵەمەنە، ڕاکە بە دوای ئەوە، دەست لەو پانەکاتەوە. زەلیلترین ئینسان دوای ناسینی دین ئەوەیە دینەکەی استغلالکە بۆ ئەوەی بچێتە پێشۆ لە تاغوتە. ئەمە چەند زەلیلە بێ. ئەو کاتەی کە ئەو لە شوێنی خۆی بوو، یعنی تەسەور کە ئێمە دەیان میسالمان هەیە، من ئێوە ژەیزانن، هەر مەلایەک احترامی خۆی گرت بێ لە شوێنی خۆیەتی مەسئولەکان هاتوون بۆ لە ئەوان لێترسن. بەڵام ئەگەر سێ جار هاتوچۆی کردن، داڵێ مەژۆ کۆوی تر وایە موچەیەکی بدەنێ فڕێدەنە کەنارەوە، خوا ئەمامە پیسی بە ئەوە مەزانی شێرێکی زۆر گەورە، وەڵام مەزانی بن تەیمیە چێ وەلای مەحموود قازانی تورک، یعنی هی مەغۆل و تەتەر. ئەنجا سەیری کەن سەگ چۆنە؟ سەگ ئەگەر یەک مەیتی گەورەی لەبەردەستا بێ، یەک لاکە تۆپی و کەچی سەگێکی تر لە دوورەوە دیارە پێی مڕێ، پێی ئەوە ڕێ، مڕەمڕێتی بۆی لی نزیک نەکەوێتەوە، ئەم لاکە تۆپیەوە بەشی دە سەگەکە کەچی لە تەماعی دنیای خۆیان جا تێر نابێ. جا کەسی تریش وها زۆرە بینی، مەلایە و زۆر دەوڵەمەند بووە، هێشتا چاوەڕێ شتێکی ترێت. شێخێکە و لە پەنای تاغوتێکە زۆر دەوڵەمەند بووە، چاوەڕێی ترێتی. کەسایەتیەکی ئیسلامیە بە پەرلەمان و بە وەزارەتێکی فشە زۆر دەوڵەمەند بووە، ناگەڕێتەوە بۆ دینەکە، چاوەڕێواکە لەکوێی تر $100 تر بماشێتەوە. ئەمە نمونەی ئەو کەسێک کە دینەکەی واز لێنە. ئەنجا سەیری کەن دیسان سەگ کابرا گەبینە جلوبەرجی قیت و قۆز و جلوبەرجی جوانی لە بەرایە و بڕێەکاوە ڕوا و سەگەکە هەر لە خۆیەوە لە دوورەوە کلکی بۆ لە قێنەوە ڕوا خۆی تێ هەڵە سوێ و هەڵێ بەڵکو شتێکم بۆ فڕێدا، لە تەنانێ پارچە ئێسقانێ. یەکێکی ترە بینە جلوبەرجی دڕاوە، هەر سەگەکە بە ئەحساسی خۆی جلوبەرجی دڕاوە بینێ لە دوورەوە پێوەڕێ. ئەخ بۆ پێوەڕێ؟ ئەترسێ ئێسقانەکانی ئەم کۆکات، ئەترسیان نەفسیەن خۆی ئاوا داڕماوە، نەفسی وای لێ هاتووە خزمەتی دەوڵەمەنەکانەکە، هی بورجوازی و عەنتەریاتەکانی سەرێ لە خزمەتی خەڵکە داما و ڕەش و ڕوتەکەیان نەماوە، چونکە ئەو کاتێک کە تابعی پێغەمبەرێک بوو عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام خزمەتکاری بەنو ئیسرائیل بوو. بەڵام ئێستا کە بانگەوازەکەی هێناوە بۆ خزمەتی بورجوازی و لیبراڵەکان و سەرمایەدارە زەبەلاحەکانی بە هیچ شتێ تێر ناخۆن، ئەوانیش ئەویش وەکوانی لێ هاتوو. ئیقتیدای ئەم بە قارونە، بەو مسەلەسە شومە، فرعون و هامان و قارون. یەکێ بۆ فەسادی سیاسی، یەکێ بۆ فەسادی ئیداری، یەکێ بۆ فەسادی دینی. ئاخر ئاوا ئەو وڵاتی ئێمە تووشی گەندەڵی بوو کە ئەمەشیان کە ئەبوایە پاک و پاککەرەوە بێ چۆتە خزمەتی فرعون و هامان، نەتیجەکە ژوای لێ دێتەوە. ئەنجا سەیری سەگکەن. دەیان تەشبیه هەیە، ئێستا ئەگەر بمتوانێ بیهێنمەوە لەبەر کاتەکە نایهێنمەوە یا تەفسیلی نادەمێ،
دەیان نمونە ئێوەژەی بینن هەر وەختە چاوتان بە سەجێکی گڕوێ کەوت بە سەجێکی بەرەڵا کەوت بە سەجێک کە شەو ڕۆژ خەڵکی هەراسان کرد ئەوە بزانن مەلایەکی خراپە وای لێ هاتووە داعیەک و شەخسیەت و کەسایەتیەکی ئیسلامی وای لێ هاتووە شێخێکی تەریقەیە وای لێ هاتووە چونکە خەڵکی بە دینەکە کۆ کردوەوە یەکەم جار شەو نوێژ و عیبادەت و حەڵال خواردن ئیلتیزامی پاک و سەرڕاستی بەڵام دوای چۆن بۆتەوە بە خۆرکەی دینەکە لە ناوە هەڵی کۆڵی وە دینەکەشی سوو کردووە لە بەرچاوی خەڵکی آخر ئەمەیە دوعاکە کە فەرمێ وەلا تەجعەلنا فتنەتەن للذینە کەفەڕوا خوایە نەمانکەی بە مایەی هەڵگەڕانەوەی خەڵکی بە سەبەبی ئێمە لە دینەکە خەڵک ئاوا کافرە بێتەوە ئەڵێ گەر دینەکە ڕاست بێتەوە بەرینە ئەدا واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا آمن نموني أو كسانيك آياتكاني إيمان بدرو خستو وتيان دروية وتيان وحينية وتيان دين خرافاته وتيان مقاز أنجمان لما يوابكين آياتكاني خواهي پروردگاريان خست كناروا ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا رنات وانين اما خمرسنية ما يتهي ام احكامان هي استعد خواهي قرباسي نفسيتي اوانك ودوا لو تدهنوا فيدهنون باسي نفسيتي اواني شيوه كردوين باسي حركاتي اواني كردو باسي ديدو رياني كردو باسي بزاوتو والويستيان كردو ولام سيري كم انسان شون بخوي لم دين لا يداو لم آيات قرآن هم لا يداو واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث كالراويني هرزماني درهنا وهانك هانكتي أترسي الرعاكا داري برسكروا وترسي يعني زور سيرة سبحان الله براني ورزم تو بياني أحكام الشرعي بك أو ترسي يمالين منهج إمام ابن تيمية رحمة خوالي بآوابو كتي أمكس فاشلة بصق بوانا لدورة وأورن يا باشا هل رأيك إمام ابن تيمية ما نقل كرده معلومي شأن بياو رحمة خوالي به فقه دليلي داينا وكهمشتك فقه كذا بدليل وربقري باشا ابن تيمية رحمة خوالي به لواقع كاجياوك ويامه خليفة الرمزي هيتني وخليفة كمان لبغداد هيش كسي هيش شيء بدزنيا فارتوازبوني أمة كون خوانواري وتعصبي مذهبي وتعصبي حزبي وخط خطوط وخوالواسين بشيخك وبملايك وبإمامك انجا نخوان نوي كسي كيتر وشارزانبون لأصول ومقاصد شريعة يستار زمانك هروه جا تيري دجمن بجرق مانوي او مغولة وتتارة واستعمارة واحتلالة وانواع واشكال كفر وطاغوت داجر كراني والله تكو داجر كري دماغ وداجر كري خاك همو هاتونا تبيشو زمانه كمان لو زمانه اوچه كچي كاليني واي ابن تيمية واي فرمو هرك العاصي خوي وزيته بيتو والراس بيتو بو چونك دار هالقرا صقي دز دير امانه خواي قورة تشبيهي كردون بالصق صق لهي مو حيوان زليل ترى صق هر الرواو سري شورة قرق الرواو سري برزة بتنيا جاجي بكومالي جاجي عزيزتر جي وقل الصق لا تماشاك خواي بردقارتون او تشبيهي كردون فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا او نموني او كسانه كدينه كي خواي پروردگاريان بدرو خستوت خاصة او كسانه كي كم جار وريان كر يا بينيان خمرجني هر داعي وملاو شخصية اسلامية كان توش هرواي ديندار بي يا دين بي كتو دينك تقرتو خوتو لا اله الا الله كزاني خوتو يجنب يقول الله احد الزاني اين ابي بقريتو زاني قل الله احد بوتشي وايا باشا تو انترنت اللي ودائما بكاريني روجك نابي برسي بلاي ربزان موجودي خوا عظمتي ام اسلامت شيء كأمام عالم مسلمان بلا سردسي ذاكر نايك
ئەی باشە ناپرسی بۆچی ئەم هەموو زەختە لە مسلمانەکرەوە هەموو ڕۆژە 1000 کەسە کوژرە لانی کەم کەچی ئیسلام هەر لە برەودایە. ئەی بۆ کەنیسەکان لە ناوە جەرگەی لەندەنە لە ئەڵمانیا لە وڵاتانی ئەوروپی ئەبن بە مزگەوت. ئەی بۆ نابینین مزگەوتە ببێ بە کەنیسە؟ مزگەوت بۆ چۆڵ نابێ هەر قەڵەباڵغترە بێ؟ باشە تۆ نابێ بپرسی بڵێ قووەتی ئیسلام لە چیایە؟